هەواڵمان پێدرا لەلایەن بەڕێوەبەرەتی پەروەردەی خوێندنی کوردی لەلایەن یەکی سەرپەرشتاری خوێندنی کوردی کەرکووکەوە کە خشتی تاقیکردنەوەکانی نیوی ساڵی عێراق دابەزیوە بەداخەوە 20 مانگ دیاری کراوە وەکو دەستپێکی تاقیکردنەوەکانی نیوی ساڵ بۆیە ئەمانی گرانی زۆری لێکەوتێتەوە و لەلایەن خوێندکاران و لەلایەن کە سوکاری خوێندکارانەوە هەواڵمان پێدرا کە بەم جەدوەلە ڕازینین بۆیە ئێمە شەوڵەکانی خۆمان خستۆتە گەڕ بۆ ئەوەی کە خوێندکارانی کورد یەکەم لە جەژنی نەورۆز بێبەش نەبن، دووەم ناکرێ تۆ ئەگەر بکرێتە مەسەر ڕۆژێکیش دوای نەورۆزەوە ناکرێ خوێندکار لە گەشت و لە سەیران بێت بۆ ماندوێتی کە کاتی نییە بۆ خوێندن بە یەکسەر دەست بکات بە تاقیکردنەوەکان. بۆیە ئەمە بڕیارێکی ناڕەوایە، تەنانەت لە سەردەمی ڕژێمی گۆڕبەگۆڕی پێشووشە بڕیاری هەڵەی لەم بابەتە نەدراوە. ئێمە پەیامی خۆمان گەیاندووە بۆ وەزارەت و پشتیوانی لیژنەی پەروەردەی پەرلەمانیشمان بەدەستهێناوە کە سبەینێ بە جدی وەزیر بانکین گۆڕانکاری ئەبێ لەم جەدوەلەیە ڕووبدا.